تۆڵەی ئاسووری لە خەڵکی ورمێ. لە کاتی هاتنی ئۆردوی عوسمانیدا ئیعتیمادالدەولە لەگەڵ ڕووسەکان هەڵاتە بوو لە جێگەی ئەو عەزیمەتسەڵتەنە بوو بە حاکمی ورمێ. ناوچەکە هەمووی بوو بە مەیدانێکی سەختی پێکادانی خوێناوی هێزەکانی ڕووس و تورک. ڕووداوەکانی ناوچەکە برینە کۆنەکانی ناکوچە دینی مەزەبی نەتەوەیەکانی قوڵتر کردبوو. ئەوەش بوو بەهۆی نەمانی هیچ جۆرە ئاسایش و ئارامی و هێم نییە. شێوی و ئاژاوە هەموو ناوچەکەی داگرتە بوو. چارەسەرکردنی ئەو هەلومەرجە ئاڵۆزاوە لە توانای هیچ کاربەدەستێکی ئێرانیدا نەبوو. ڕووداوەکانی ناوچەکە گۆڕانی یەک لە دواییەکی حاکمەکانی بەدوادا هات. لە دوای کشانەوەی تورک و هاتنەوەی سوپای ڕووسی، حکوومەتی ئێران یەمینەتدەولە یەکێ لە شازادەکانی قاجاری لە جێگەی عەزیمەتسەڵتەنە بە حاکمی ورمێدانا. ئاسووریەکان کە تووشی زەرەر و زیانی گیانی و ماڵی و دووچاری ئازارێکی زۆر بووبوون و ڕووسەکان چەکداریان کردبوون، پشت ئەستور بە سوپای ڕووس کەوتنە تۆڵەکردنەوە لە خەڵک. داوای بژاردننی ئەو زەرەرانەیانە کرد کە لیان کەوتە بوو. یەمینەتدەولەش ئەیویست دڵسۆزی و گوێڕایەڵی خۆی بۆ ڕووسەکان دەرببڕێ. کەوتە گرتنی ئەوانەی ئازاری ئاسووریاندا بوو. ماڵ و مولکی زەودەکردن. نزیکەی 2000 کەسی خستە زیندانەوە. کاربەدەستانی عەجەم هەوڵیان ئەدا کەڵک لەم ئاڵۆزیە وەربگرن بۆ دەوڵەمەندکردنی خۆیان. نازنا و کاروباری حکوومەتیان بە پارە لە دەرباری قاجارە کڕی. ئەوانی شوێنەکانی خواردخۆیان بەبێ گوێدانە لێوەشاوی و شارەزایی بە دراوی زۆر ئەفرۆشتەوە. هاوزەمان لەگەڵ ئەمەدا هەندێک لە ئەرمەنیەکانی قافقاز هاتبوونە ناوچەی ورمێ، دەستێک قاچاقیان پێگێنابوو. هەر شەوە بەسەر گوندێکیاندا ئەدا و تاڵانیانە کرد. شێوی لە ناو ورمێ و دەوروبەریدا بە ئەندازەیەک زیادی کرد بۆ ئەوەی ئاسووریەکان دەست لە تاڵانکردنی خەڵک و ڕاوڕوود هەڵبگرن. حکوومەت بە ناچاری کۆمیسیۆنێکی پێگەنا بۆ لێکۆڵینەوەی گازندەی مەسیحیەکان. ئەم کۆمیسیۆنە داوای جێبەجێکردنی ئەم خواستانەی کرد. یەک، موسڵمانەکان ئەبێ کەلوپەلی بە تاڵانبراوی مەسیحیەکان بدەنەوە بە خاوەنەکانی. دوو، ئەو کچانەی لە موسڵمانەکان مارەکراون و لە ماڵی ئەواندا ئەژین ئەبێ لە میسیۆنی ڕووسیدا بدرێنەوە دەست خێزانەکانی خۆیان. سێ، ئەبێ ئەهالی دەستەبەری بژاردننی ئەو زەرەرانە بن کە لەو مەسیحیانە کەوتووە کە کۆچیان کردووە. خواستەکانی ئەم کۆمیسیۆنە ئۆباڵی مەسەلەکان ئەخاتە ئەستۆی موسڵمانان کە دیارە مەبەست عەجەمەکانی ورمەیە کە چین و سەرانی عەجەم ڕووداوەکانی ئەو سەردەمە ئەدەنە پاڵ کورد. یەکێ لەوانە تەمەدون لە پەراوێزی ئەم داوایانە دانووسیوێتی دیار بوو کە لابەلاکردنی کێشەکانی سەرەوە زۆر دژوار بوو بگرێ لە لابەلاکردن نەئەهاتن. یەکەم کەلوپەلی بە تاڵانبرا و لیستەیەکی نەبوو. دووەم تاڵانکەر دیاریکرا و ناسراو نەبوو. سێم دیار نەبوو تاڵانکەر موسڵمان یا کورد یا چریشی عوسمانی یا کەسێکی تر بووە. سەبارەت بەو کچە مەسیحیانی لەلایەن موسڵمانەکانەوە مارەکرابوون، ئەویش لابەلاکردنی دژوار بوو. چونکە ئەگەر ئەو کچانە بە زۆر درابوونە موسڵمانان، ئێستا کە مەسیحیەکان هەرچیان بیویستە ئەیان کرد، ئەو کچانەش ئەیانتوانی لە ماڵی مێردە موسڵمانەکانیان بڕۆن و دارایی مێردەکانیان لە باتی مارەیی ببەن و بە ئازادی بگەڕێنەوە بۆ ماڵی باوکو دایک یا خزمەکانی خۆیان. واگەرە مەقدانە لە ڕووی ئارەزووی سروشتی و پەیوەندی خۆشەویستیەوە بووبێ کە لەم حاڵەتەدا ناتوانێت ژنی کەسێک بە زۆر لە دەستی بسەندرێ یا بە زۆر ناچار پێوازی لێبێنێ، بە تایبەتی ژمارەیەکی زۆر ئەو کچانە لە مێردەکانی خۆیان ئاوز بوون یا مناڵیان هەبوو. لە بابەت بڕیاری سێمەوە مەسەلەی بژاردننی زەرەر ئەویش کێشەیەکی دژوار بوون، چونکە موسڵمانەکان هۆی کۆچی مەسیحیەکان نەبوون، بەڵکو مەسیحیەکان خۆیان لە ترسی سوپای عوسمانی کۆچیان کردبوو. لەلایەکی ترەوە بژاردننی زەرەر بە ئەندازەیەکی دیاری نەکرا و شتێکی مەحاڵ بوو. خواستەکانی کۆمیسیۆنی تێکەڵاو کە نووسەرانی عەجەم خۆیان ئەینووسنەوە هەندێک ڕووی کێشەکانی ئەو سەردەمە دەرەخەن، وەکو بەڵگەیەکی مێژووی ئەگونجێ دوو ڕاستیان لێ هەڵبهێنجنرێ. یەکەمیان قوڵی و ناخۆشی ئەو مێنەتیە گەورەی بەسەر خەڵکی ناوچەکە بەگشتی و بەسەر ئاسووریەکان بە تایبەتی هاتووە. دووەمیان ئەگەرچی هەموو نووسەرەکانی ئەو سەردەمە لە نووسینەوەی ڕووداوەکاندا بێلایەنیان بەلاوە ناو ئۆباڵی گەورەی ڕووداوەکان لە گەردنی کورتون ئەکەن، کەچی ئەم کۆمیسیۆنە هیچ تاوانێ ناداتە پاڵکرد و ناوی کوردی بە هیچ جۆرێ نەهێناوەتە ناوانەوە. لەم هەلومەرجە ئاڵۆزەدا یەمینەتدەولە لێخرا. ئیعتیمادالدەولە کە لەگەڵ کشانەوەی ڕووس کاتی خۆی ڕۆیشتبوو بۆ خۆی سەر لە نوێ بووە بە حاکمی ورمێ. سەرباری نائارامی و پشێوی کێشەیەکی نالەباری تر دروست بوو. کاری کردە سەر گوزەرانی خەڵکی. نرخی دراوی ڕووسی شکابوو. مەناتی ڕووسی نرخەکەی بوو بە نیوە. بەڵام ئەفسەر و ساڵداتەکانی ڕۆز بە زۆر بە هەمان نرخی پێشووی لە بازاردا کڕین و فرۆشتنیان پێکرد. ئەوەش بوو بەهۆی نابوتی هەندێک لە بازرگانەکان. کۆچی بە کۆمەڵی ئاسووری لە هەکاریەوە بۆ ورمێ. لەمان جیابدا کشانەوەی بە کۆمەڵی ئاسووری لە نیشتیمانی دێرینەیانەوە بەرەو ناوچەکانی ژێردەستی سوپای ڕووسی لەسەر سنووری ئێران دەستی پێکرد. ئەم کاروانە گەورە درێژە لە چیاکانی هەکاریەوە کەوتەڕێ. ئەبوو زیاتر لە 100 کیلۆمەتر بەناو ئەرزی دوژمنەکانی دابڕوا و دڕ بەو هێزانە بدات کە ڕێگەیان پێگرتن.
بە درێژایی ڕێگا تووشی شەڕوپێکادان بوون. ئاسووریەکان لە کشانەوە درێخیان لە کوشتنی بە کۆمەڵی کورد و تاڵانی ئاژەڵ و دارایی و کاولکردنی گوندەکانیان نەکرد. شەڕ ڕەنگی شەڕێکی دینی خوێناوی بەخۆیەوە گرت بوو. هیچیان دەستی لێویتر نە ئەپاراست و هەر گەلەیان ئەیویست گەلەکەی تر لە ڕێگ و ڕیشە دەربێنێ. بەرەی ئەم کۆچە گەورەیە لە سەرەتای ئەیلولدا گەیشتە سنوور. چرونۆزۆبۆڤ لە 15 ئەیلولدا لە باشقەڵا سەردانی مارشیمۆنی کرد و داوای لێکرد هەر لەوێ بمێنێتەوە و نەگەڕێتەوە قوچانس. سەرکردایەتی ڕووسی ئەیویست ئاسووریەکان لە ناوچە سنوورەکاندا گل بداتەوە بۆ ئەوەی وەکو قەڵغانی یەکەم لە بەرامبەر ئۆردوی تورکدا بەکاریان بێنێ. مارشیمۆن خەریک بوو لە پشتیوانی ڕووس نائومێد بێ، ویستی دەستەیەکی نوێنەرایەتی بنێرێ بۆ تاران، داوا لە حکوومەتی ئەڵمانی بکە لە بینی ئەوان و تورکدا ناوبژی ئاژبوونەوە بکە. ئەم هەواڵە کاربەدەستانی سوپایی و دیپلۆماسی ڕووسی تەنگاو کرد. لەسەر پێشنیاری ئەوان گراندۆگ نیکۆلای نیکۆلایڤیچ بۆ دڵنەوایی مارشیمۆن و دڵنیاکردنی لە کانونی یەکەمی 1950دا مارشیمۆنی بۆ گفتوگوی سیاسی و سوپایی بۆ بارەگاکەی خۆی لە تەفلیس بانگێش کرد. مارشیمۆن لەگەڵ دەستەیەک لە مەزنەکانی ئاسووری بە ڕێگەی ئاسنین چوو بۆ تەفلیس. لەوێ پێشوازیی گەرم کران، ڕۆژنامەکان وێنەی خۆی و مێژووی گەلەکەیان بڵاو کردەوە. مارشیمۆن و نیکۆلای لە گفتوگۆکانیاندا پێگاتن لەسەر ئەوەی ئاسووریەکان لە پاڵ رووسیا و دەوڵەتانی هاوپەیمانیدا بەشداری جەنگ بن و ئاسووریەکان دەوڵەتێکی سربەخۆدا بمەزرێن و هێزێکی چەکدار لەژێر سەرپەرشتی سوپای رووسیدا ڕێک بخەن. لایەنی رووسی بەڵێنی بە ئاسووریەکاندا کە ئێران چۆڵ نەکا، موچەی مانگانە بۆ هەموو ئاسووریەکان بڕایەوە. مارشیمۆن خۆی مانگی 500 ڕۆبڵ، هەموو ئاسووریەکی گەورە 6 ڕۆبڵ و هەموو مناڵەکی 3 ڕۆبڵ. ئەنجومەنی وەزیرانی رووسی پێگاتنەکەیان پەسەند کرد و ئاسووریەکانی بە هاوپەیمانی خۆی و دەوڵەتانی پێگاتوو دانا. لە ڕۆژانی گفتوگۆدا قەیسەری رووسیا نیکۆلای دووەم بروسکەیەکی بۆ مارشیمۆن کرد. قەیسەر ئارەزوی خۆی تێدا دەربڕی بوو کە پارتریارک و گەلەکەی بەو نزیکانە بە سەرکەوتووی بگەڕێنەوە نیشتیمانی خۆیان. نیکیتین کۆنسولی ئەو دەمی رووسیا لە ورمێ خۆی لەم بارەیەوە نووسیوێتی بەداخۆ لە پاییزی 1950دا لێشاوی هۆزەکانی نەستوری مارشیمۆن پاش بەرهەڵستێکی ئازانەی کورد و تورک ناچار کرابوون چیاکانی خۆیان بەجێبێڵن و بەرەو ئەم ناوچەیە ورمێ بێن و ببنە سەرباری هەلومەرجی شێواو. ناچار بۆ یارمەتیدانی پەنابەرەکان هەندێک پارەم داوا کرد و بۆ پشتگیری لە بڵاوبوونەوەی نەخۆشی نەخۆشخانەیەکم دامەزران. پاشەکشی نەستوریەکان بەرەو لای ریزە جەنگیەکانی ئێمە هەلومەرجی سیاسی شێوان، چونکە ئەم هۆزە شاخاوێ چەکدارانە کە لەگەڵ کورد و تورک جەنگی بوون ئەگەر بەڕەسمیش لەلایەن ئێمەوە بۆ شەڕدژی تورک بانگ نەکرابوو بن، هیچ نەبێ لەلایەن سەرکردایەتی جەنگی ئێمەوە هاندرابوون. لەبەرەوە بمانویستایاننا لە ریزی هاوپەیمانانی تێشکاوی ئێمەدا ئەژمێران و مافی ئەویان هەبوو بێنە ناو هێزەکانی ئێمەوە. لە لایەکی ترەوە دیار بوو کە رووسیا لە جەنگدا دژی تورکیا ئەیویست مەبەستەکانی خۆی بێنێتە دی، لەوانە ڕزگاری ئەرمەنستان. بۆ ئەوەش ئەبوو دەست بخاتە چارەنووسی هۆزەکانی ئاسووریەوە بە تایبەتی ئەوانیان کە بەشێکی دانیشتوانی ویلایەتی وانیان پێگەیەنە. لە لایەکی تریشەوە دیار بوو مارشیمۆن چووە بۆ تەفلیس. لەگەڵ گراندۆگ نیکۆلا لە بابەت سربەخۆی و ئازادی هۆزەکانی ئاسوورەوە گفتوگۆی کردووە و لە ئەنجامدا بە دڵنیاییەوە گەڕابووە. جگە لە نەستوریەکانی تورکیا کە چاوەڕێ بوون دوای جەنگ ئازاد و سربەخۆ بن، ئەوانەشیان کە هاوڵاتی ئێران بوون لە ورمی ئەژیان سەر ڕای جیاوازی مەزەبیان لە هەمان ڕەگەز بوون. ئەوانەش چەند هەزار کەس بوون و مێدەوار بوون دوای جەنگ هەلومەرجی ژیانیان بگۆڕێ و لەژێر دەسەڵاتی دەوڵەتانی موسڵمان دەربێن. تاقمێ لەوانە دوو پشتیان لە بەردەستی میسیۆنەکاندا پەروەردە بوون. خەشە و مامۆستا و پزیشکیان تێدا پێگەیشت بوو. لە ڕووی تێگەیشتن و هۆشیاریەوە لەوانی تر بەرزتر بوون. ئەیانویست لە بزوتنەوەی هۆشیاری نەتەوەییدا ببنە سەرکردە و پێشەوای گەلی ئاسووری و لە پەنای قەڵغانی رووسیدا ئاواتەکانی خۆیان بهێن نەدی. کاری ڕووداوەکانی ناو رووسیا لەسەر ئاسووری، شۆڕشی شوبات هاوزەمان لەگەڵ گفتوگۆ نهێنەکانی سایکس و پیکۆ و سازانەوە بۆ پێگاتن لەسەر دابەشکردنی ئەرزی عوسمانی و ئێرانی، لەشکرکێشی رووسی لە هاوینی ساڵی 1916دا لە کوردستاندا گەیشتە ئەو پەڕیتین و تەوژمی. سوپای رووسی لە تورکیا هەموو ناوچە کوردنشینەکانی سەروی کوردستانی داگیر کرد بوو. ئەرزڕۆم، ئەرزنجان، وان، بەتلیس کەوتبوونە ژێر دەستی. لە ئێرانیش بەرەو خواروی کوردستان بۆ ئەوەی لەگەڵ سوپای بریتانی لەسەر ئەرزی عێراقی ئێستا یەک بگرێتەوە و پێکەوە بچنە ناو ویلایەتی مووسڵەوە کەوتو بۆ جوڵانێکی خێرا. مەڵبەندە کوردنشینەکانی ئێران لە ئازەربایجان، موکریان، سنا، کرماشان هەتا قەسری شیرین یەک لە دوای یەک ئەکەوتە ژێر دەستی. سوپای رووسی لە ژووری کوردستاندا گەیشتووە خانەقین و پێنجوێن و ڕەواندز. لەم پێشڕەوەی سوپای رووسیدا دەستە چەکدارەکانی مەسیحەکان بە تایبەتی ئەرمەنی پێشەنجی هێزی پەلاماردەر بوون و بە ڕقێکی قوڵ و قینێکی بێ ئەندازەوە ئەگەیشتنە هەرجێکی کوردستان تۆڵەی قەتڵ و عامی درڕندانی 1950 ئەرمەنەکانی تورکیان لە خەڵکی ئەو شوێنانە ئەکردەوە. لەوەشدا فەرماندەکانی ڕۆز ڕیان لێ نەئەگرتن.
وەکو مارشیمۆن لەگەڵ گراندۆ نیکۆلای پێگات بوو، ڕووسەکان دەستیان کرد بە یارمەتیدان و ڕێخستنی ئاسووریەکان، چ ئەوانەی لە هەکاریەوە هاتبوون و چ ئەوانەی لە ورمێ بوون. لەگەڵ ئەوان هەندێک لە ئەرمەنیەکانیشیان ڕێخست تا سەرەتای ساڵی 1970 لەشکرێکی چەکداریان لە ورمێ کۆکردەوە، بەڵام ئەم هێزە لەژێر فەرمانی سوپای ڕووسیدا بەکارەهێنرا. رووسیا تووشی داتەپینی ناوەکی بوو. لە شوباتی 1970دا شۆڕشێکی ناوخۆڕوویدا، ڕژێمی قەیسەری ڕووخاند، بەڵام ڕژێمی نوێ درێژەی بەجەنگ و هاوپەیمانەتی بەریتانیا و فەڕەنسەدا. ئەو هێرشە گشتی لە بەهاری 1916ەوە دەستی پێکرد بوو بەرەو مووسڵ بۆ ئەوەی لەگەڵ سوپای بەریتانیدا یەک بگرێتەوە سەر ڕای ڕووداوەکانی ناوەی رووسیا تا پاییزی 1970 هەر بەردەوام بوو. لە مانجی نیساندا هێزەکانی ڕووس و ئینگلیز ماوەیەکی کورد لە قۆڵی خانەقینەوەیەکیان گرتەوە، بەڵام شۆڕشەکە وەها کاری لە سوپا کرد بوو بەرەو بڵاوە لێکردن و هەڵوەشانە چوو. پەشێوانی هەلومەرجی ورمێ ڕەفتاری خراپی هێزی داگیرکەری ڕووسی لەگەڵ کورد وەکو پێشوو درێژەی کێشا. بەهار و هاوینی 1970 ستەمی ڕووسی بەرامبەر کورد و ئازەری گەیشت بۆ ڕادەیەک کاتێک جەنەڕاڵ واتبۆلسکی لە مانجی مایزدا کرایە فەرماندەی سوپای حوتەمی ڕووسی هەرکە گەیشتە ورمێ یەکەمین بەندی کارنامەی ڕۆژانەی خۆی بەسەر کۆنەی ڕەفتاری خراپی سەربازانی ڕووسی دەست پێکرد و ئەو مەترسیانەی هێنایە بەرچاویان کە ڕەنگە ئەو جۆرە کردەوانە بیخوڵکێنێ و هانیدان پەیڕەوی سەرەتاکانی دادپەروەری و شەریفی بکەن وەکو هاوڵاتی ڕاست و ئازاد بجوڵێنەوە. ئاتەشی سوپای فەڕەنسی لە بارگای فەرماندەی قافقاز لە مانگەکانی مایس و حوزەیرانی 1970دا گەشتێکی پشکنینی لە ناوچەی ورمێدا کرد. دانیالمەتی لە لێکۆڵینەوەکەی خۆیدا بوو تێگەیشتنی باشتر لە چۆنایەتی ڕەفتاری جەنەڕاڵەکانی سوپای حوتەمی سربەخۆی قافقاز لەگەڵ خەڵکی کورد لە زمانی ئەوەوە قسەیەک بەم جۆرە ئەگەڕێتەوە. کاربەدەستانی سوپای ڕووس تەنانەت ئەوەندەش خۆیان ماندوو نەکردووە. ئەو یارمەتیانەی میسیۆنی ئەمریکایی لە ورمێ ئەیخستە بەردەستیان بۆ دابینکردنی پێویستیەکانی ئەو کوردانی لە هەژاریی سەختدا بەلەقاژیان بوو بگەێنێ. من خۆم بۆ میسیۆنەرە ئەمریکایەکان کە تا ئێستا بێ هیچ بیانیۆشی بەجێڕیان نەئەدان بچن بۆ ناوچەی سابلاغ ئیجازەی ڕۆیشتنم بۆ ناوچەی ناوبراو لە جەنەڕاڵی فەرماندەی سوپای حوتەم بۆ داواکردن. سەرنجام ئەم یارمەتیە لەلایەن خاچی سووری ڕووسی و میسیۆنی ئەمریکاییەوە لە دەرەوەی ناوچەیەکی دانەبراوی ورمێ ڕێگەخرێ، بە تایبەتی لە سابلاغ. لەم شارە بچووکەدا ژمارەیەکی زۆر پەنابەری کورد هەن کە تووشی هەژارێکی سەخت بوون. لەو ماوەیەدا حکوومەتی ئێران ئیعتیمادە دەولەی سەر بە رووسیای لێخست بوو. معەزز دەولە معین بوو بە حاکمی ورمێ لە کاتێکا کە سوپایانی ڕووس خەریکی گەڕانەوە بوون بۆ نیشتیمانی خۆیان. بە قسەی نێکیتین نزیکەی 80,000 سەربازی ڕووسی لە ورمێ بوون کە باش ئەیان خوارد و ئەحەسانەوە. کارەکەشیان تەنیا ئەوە بوو 3 جار بازاری هەژارانی ئەم شارە تاڵام بکەن. کەلوپەلی تاڵانکراو لەگەڵ جلی سوپایی و چەکمەکانیان و تفاقی جەنجی و هەرچێکی ترلیان داوا کرایە، تەنانەت تفەنگ و فیشەکەکانی خۆشیان فرۆشت. سەربازەکانی ئەگەڕانەوە ئەیانویست پێویستیەکانی ڕێگە بۆ خۆیان دابین بکەن. نرخی مەناتی ڕووسی ئەوەندەشکا بوو بە نیوە. سەربازەکانی ڕووس ئەیانویست بە نرخی پێشووی شتی پێ بکڕن، بەڵام دوکاندارەکانی ورمێ و خەڵک ئامادە نەبوون بەو نرخەلیان وەربگرن. لەسەر ئەوە هەموو ڕۆژێک کێشە لە بازاردا دروست ئەبوو تا کار گەیشتە ئەوەی نیوەڕووی 16 ڕەمەزانی 1335 چواردەی تیرماهی 1296 ساڵداد ڕژانە بازارەوە تەقە دروست بوو. قازاقێکی ئێرانی کوژرا و یەکێکیش بریندار بوو. خەڵک لە ترسی گیانی خۆیان بازاریان چۆڵ کرد. ساڵدات و قازاق چۆڵی بازاریان بە هەرزانی کەوتنە شکاندنی دوکانەکان، هەرچیەکی بە نرخیان بەردەست کە و تاڵانیان کرد. بۆ شارنەوەی ئەو تاوانە درەنگانی شەو بازاری ورمیان ئاگردا. بۆ ئەوەی وێنەیەکی هەلومەرجی ژیانی خەڵکی ئەو مەڵبەندە لەبەرچاو بێ، هەندێ بەشی سکاڵانامەی 87 کەسی خەڵکی ورمێ کە بۆ وەلیعادی ئێرانیان نووسیوە و ڕۆژنامەیەکی ئەو سەردەما تەجەدود لە ژمارەی ڕۆژی دەی شەوالی 1335 سی حوزەیرانی 1970دا وێنەیەکی بڵاو کردوتەوە. لێرەدا ئەنووسینەوە لە سکاڵانامەکەدا هاتووە ئەوەی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە کوشتن و تاڵان و زەرەر و ئەتچی ناموس و سووتانی شوێن و موسیبەتی گەورە و زوڵمی جۆرا و جۆر و دەستدرێژی شەرمهێنەر کە پەنجە و قەڵەم لە ڕوونکردنەوە و پیشاندانی دووچاری شەرمەزاری ئەبێ، دانمان بە خۆمان داگرت و برینی دڵی سوتای خۆمان بەوە ساڕێژ و خۆش ئەکرد کە الحەمدولیلا لە بێداد و زوڵمی سەردەمی ئیستیبدادی دەوڵەتی دراوسێمان ڕزگارمان بوو. ئەوانیش بوونە خاوەنی حکوومەتی دەستوری و داوای یەکێتی برایەتیان ئەکرد و پیاوە ژیرەکانی قەومی نەجیبی ڕووس خەریکی ڕاکێشانی دڵی خەڵکی ئێران و ئیتر لەو جۆرە دەستدرێژیانەی پێش و ڕزگارمان بووە. لە ناکاو ئەوەی لە سەردەمی بێزراوی ئیستیبداددا چاوەڕێ نەئەکرا لە زەمانی ئازادیدا کردیان. ڕۆژی چوارشەممە 14 ڕەمەزان سەعاتێکی ئێوارەی مابوو، ساڵداتێکی ڕووس بێ هیچ هۆیەک لە دەروازەی باڵا 3 کەسی بەگولە کوشت و بریندار کرد.
ڕۆژی پێنجشەممە بەخش عەلیخان ناویان لەبەر دەرگای ماڵی ئاغاکەیدا حاجی عەزیزخانی ئەمیرتوماندا کوشت. ڕۆژی هەینی 16 ڕەمەزان ڕژانە بازارەوە چەند تەقەیەکیان کرد، قازاقێکی ئێرانیان کوشت و چەند کەسێکیان زامار کرد. لە کاتێکا بازار بە تەواوی لە خەڵک چۆڵ بوو، سەرەتا لە کاروانسەرای شوجاعەتدەولەوە دەستیان کرد بە شکاندنی حوجرە و سندوقی بازرگان و سەرراف و تاڵانی کەلوپەل و پارە و بە تەواوی تاڵان کران. هەروەها دەستیان درێژ کرد بۆ هەموو ڕاستە و دوکان و تیجارەتخانەکان، بە عەرەبانی لە ژمارە نەهاتوو ئەیان گواستەوە. لەم کاتەدا بۆ عەسر بەهۆی حکوومەتی جەلیلە و کارگوزاری کۆنسوڵگەری و سەرۆکایەتی سوپای ڕووسی داوای ئەمنیەتمان کرد، ئەوانیش بەڵێنی ئەمنیەتیاندا. بەهۆی تاقمێن لە مەعاون و حکوومەت و کارگوزاری تاقمێ لە بەڕێزانی شار کە بۆ گفتوگۆ چوو بوون، تەنانەت ویستمان پاژماوەی کەلوپەل و دەفتەرەکانمان دەربهێنین، سوپاییەکان ڕێگەیان نەدا و وتیان پاژماوەی شتەکان ئەمینە و پارێزگاری بازار لە ئەسووی ئێمەدایە. بە ئومێدی ئەوان بە ناچاری هەر کەسەمان بە نابەدڵی و نائاسوودەیی لە ماڵی خۆمان داماینەوە. چەند سەعاتێ لە شەو تێپەڕی بوو لە ناکاو، پاش ئەوەی بە ئارەزوی خۆیان تاڵانیان کرد، بە ترومپانە وتیان بە هەموو ڕاستە و دوکانەکاندا ڕژاند و ئاگریان تێبەردا. بازار و هەرچیکی تێدا بوو وەکو دڵی خاوەنەکانی بە جۆرێ سووتان کە شوێنەواری نەمێنێ. ئەو ڕۆژە ناوەڕۆکی وەتەزع كل ذات حمل حملها بۆ ئەم دڵسوتاوانە ڕوون بووە. ئێمە ئەو شەوەمان ڕۆژ کردەوە. لە کاتێکدا هەمومان سەرەتای شەو زەنجین و لە کۆتایی شەودا نابوت و نەدارە. سەرڕای ئەو پەژارە لە توانە بەدەرە کە هەموو سامانمان بە تاڵان براوە، خۆمان لە ماڵ و کۆڵانەکاندا بێکار و سەرگەردان، بەشی زۆرمان شەو بە برسێتی بەسەرەبین. هێشتا لە ماڵ و کەسوکار و ناموسی خۆمان ئەمین نین. ئەم کاری سوپایەکان ملهوڕی جیل و ئەشارەکانی تری زیاد کردووە. ئەوانیش کەوتونەتە دەستدرێژی و تاڵانی دێهات. ڕۆژانی 18 و 19 لە گوندی عەلی ئابادی تازەکان 30 کەسیان کوشتووە و زامار کردووە و داراییان تاڵان کردوون. گوندی یۆرقانلویان لە پاش تاڵانکردن سووتاندووە. گوندی زینالویان تاڵان و 4 کەسیان لێ کوشتوون. گوندەکانی لۆر، باڵاجوو خانەقەیان تاڵان و سووتاندووە. گوندەکانی دارقالوو، تیزوو هیتریان کاول کردووە. لە هەریەکێکیاندا کوشتن و سووتاندن و تاڵانیان کردووە. لە گوندی دێکالا کە لە ئەرزی شاردایە مەسیحی نشینە سوارێکی ئێرانیان پارچە پارچە کردووە. جیلو هەرچی خەرمانێکیان بەردەست ئەکەوێ ئەیبەن. لەم کاتەدا کە وەرزی هەڵگرتنی بەرووبوومە لەم هەلو مەرجەنا لەبارەدا ئێمەی خەڵکی سەرگەردان و بێسەر و سامان نازانین زستان چی بخۆین بۆ ئەوەی لە برسا نەمرین. لەم هەلو مەرجەدا هەندێک لە ئاسووری و ئەرمەنیەکان لە پیرستاڤەکانی چەند شوێنی وەکو گوندەکانی بێکشلو، باراندووسچای، ڕووزەچای بۆ پارێزگاری ئارام و ئاسایشی ناوچەکە دامەزرابوون. بەڵام ئەوان خۆیان شەوانە ئەیاندا بەسەر گوندەکاندا ڕاوڕوتیانە کرد. لە گوندی سەفەرقولیکەندی ڕووداوێکی لەو بابەتە ڕوویدا، ئەرمەنیەک و گوندیە کوژران. ئەمەش دۆخی ناوچەکەی پتر ئاڵۆزان و چەند ڕووداوێکی تری لێ قەوما. ڕووسەکان بۆ ئەوەی زیاتر پەرە نەسێنێت تێکەوتن. نیچیتین لەو بارەیەوە بە 4 زمان ئیعلانێکی بۆ ئەهالی محتەرەمی ورمێ و ئەترافی چاپ کرد. لە ئیعلانەکەدا باسی دروستبوونی ئاژاو بشێوی ئەکا لە دیاتەکاندا کە هەندێ مەسیحی تێدا کوژراوە. بە ناوی فەرماندەی ڕووسیەوە هەڕەشە لەوانە ئەکا کە ئاژاوە ئەنێنەوە و داوا ئەکا گوێ لە قسەی موفسیدین نەگرن کە ئەیانەوێ ببنەهۆی دوژمنایەتی و نەیاری لە ناو خەڵکدا. نووسەرانی ئێرانی ڕووداوەکە بە جۆرێکی تر ئەجێڕنەوە. ئالەن کابرایەکی ئەرمەنی بە ناوی پریم کە خۆی پیریستاڤی نازوچای بوو، شەو ئەچێتە سەر ماڵی وەهاب سوڵتان لە گوندی سەفەرقولیکەندی داوای 300 تومانی لێ ئەکا. وەهاب پارەکەی پێ هەڵناسووڕێ هەڵدێ. لەم بەزمەدا هەم وەهاب و هەم یەپریم ئەکوژرێن. سوارەکانی یەپریم بە بیانووی ئەوەی یەپریم بە گولەی وەهاب کوژراوە، هەموو خێزانەکەی ئەکوژن و ماڵەکەی تاڵان ئەکەن و ئینجا ئاگریە دەن. بۆ سبەینێک کە هەواڵی کوژرانی یەپریم بە براکەی ئەدەن، ئەویش بە چەند سوارێکەوە ئەچێ بۆ هێنانەوەی لاشەی یەپریم و بەدەم ڕێگاوە تووشی هەر کەس ئەبێ ئەیکوژێ. گوایە پاژۆی کاربەدەستانی ڕووسی داوای لێ ئەکەن ئینجا دەست لە کوشتن و تاڵان هەڵ ئەگرێ و ئەگەڕێتەوە بۆ شار. بە قسەی تەمەدون نیچیتین ئەو ئیعلانەی بۆ پاساودانی ئەو ڕووداوە بڵاو کردوێتەوە. تاڵان، ڕاوڕوود، کوژان، سووتان و ئاگرکەوتنەوە لە ناوچەکەدا ئەبێتە ڕووداوی ڕۆژانە بێ ئەوەی کاربەدەستانی ئێرانی بتوانن چارەی بکەن و بێ ئەوەی دەسەڵاتدارانی ڕووسی لێی بپرسنەوە. خەڵک ترس و داخ و قینی لە دەرووندا کەڵەکە ئەبوو.